بەڵێ سانمان ئەم کاتەی تۆ بینەرانی ڕوودا و باش دەمەوێت ئاماژە بۆ بکەم یاخودەوە بۆ بینەران کە من ئێستا لەناو هۆڵی میدیان لە پایتەختی کوردستان ئەمە ئەو ستەیجەیە کە شەشمین پاڵاوانەکانی هەولێر کە بە ناوی پاڵەوانێتی پاڵەوانی جیهان سەردار ئیسماعیل بەڕێوە دەچێت سامان ئەمساڵ دیارە 250 یاریزان بەشداریان کردووە ئەمڕۆ 66 یاریزان نمایشی ماسوولەکانی خۆیان دەکەن ڕکابەرێکی یەکجار بەهێزەیە واتە لە 11 کێشی جیاواز 6 یاریزان ماوەتنەوە تاکو ئێستا دوو کێش بەڕێوە چووە کێشی 55 کیلۆگرام لەگەڵ کێشی 6 کیلۆگرام دیارە ئێستا زەماوەرێکی زۆری وەرزشی لێرە ئامادەی هەوادارێکی زۆری یاری لەرزوانی لێرە ئامادەیە دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە ئەم ساڵ پاڵەوانێتیەکە لەسەر سیستەمی جیهانیە لە چەند ساڵی ڕابردوو پاڵەوانێتی هۆڵە وەرزشەکانی شاری هەولێر بە شێوەیەکی ئاسایی بە چەند کاژێرێک بە ڕۆژێک تاوا دەبوو بەڵام سامان ئەم ساڵ سەرجەم یاریەکان و نمایشەکان لەسەر شێوازی نێودەوڵەتی بەڕێوە دەچێت و لە هەمان کەدا بۆ یەکەمین جارە پاڵەوانێتەکە بۆ ماوەی 3 ڕۆژ بەردەوام دەبێت ئێستا ئەگەر وشار لەگەڵم بێت دیارە ئەمە لە کێشی 55 کیلۆگرامە یاریزانانی 55 کیلۆگرام خەڵات دەکرێت لەلایەن میوانان و یەکێتی لەش جوانی شاری هەولێر ڕکابەرێکی یەکجار زۆر دەبینرێت لە نێوان بەشداربووان و ئەوەی بۆتە جێگای سەرنج و دڵخۆشی هەوادارانی ئەم یاریە ئەوەیە کە پۆلێک یاریزان و لەشزوانی ئاسبەرز دەرکەوتون لە پارێزگای هەولێر و ڕکابەرێکە تا ئێستا بەهێزە هەروە دەمەوێت لایەنی کتر باس بکەم سامان ئەویش ئەوەیە کە لەناو ئەم هۆڵەدا پۆلێک یاریزانی دێرینی شاری هەولێر ئامادەن کە ئەوان لە ساڵانی ڕابردوو پاڵەوان و لەشجوانی شاری هەولێر بووم سامان ئەمە لەلایەن محەممەد دەست بەشێڕەوەی چەندە بکەم ئەگەر تۆ محەممەد تەبەحسەوەی چەندێکێتە گوت 6 یاریزانمانە دە هەڤڕێکیان داوی دەکەنگی هەڤڕێکی کردنا دەناوبەرەوانتی ئەنجامدانش بووکو خۆدیان پلێن پێشێ پلان یەکەم دووەم سێم خۆدیە ناسناوێ وێ قارەمانەتی وەرە دیارکردن سامان لە هەر کێشێک 11 کێشی جیاوازە ئەم پاڵەوانێتە کێشەکان لە 55 کیلۆگرام دەست پێ دەکات تاکو زیاتر لە 100 کیلۆگرام 66 یاریزان ماون واتە لە هەر کێشێک 6 یاریزان سیستەمی جیهانی تۆپ سیکس بەڕێوە دەچێت ئەم پاڵەوانتیا واتە 6 پاڵەوان لە هەر کێشێک لەم 6 پاڵەوانە واتە لە کێشی 55 کیلۆگرام 6 یاریزان دێتە سەر ستێژ دوای نمایشی خۆیان یەکەم دەردەکەوێت واتە لە هەر کێشێک 6 یاریزان ماوەتنەوە بەڵام لەناو ئەو 6 یاریزانەشدا پاڵەوانێک دەرەکەوێت دوای کۆکردنەوەی ژمارەی خاڵەکانی هەموو یاریزانان هۆڵی پاڵەوان دەردەکەوێت بەڵام من دەمەوێت ئاماژە بۆ بکەم تاکو ئێستا ئەمە تەنها کێشی 55 کیلۆگرامە کە یاریەکانی بەڕێوە چۆ و نمایشەکان تەواو بۆ و ئێستا خەڵات وەرەگرن وا پێدەچێت یاخود وا پێشبینی دەکرێت بەپێی قسەی ڕێکخەرانی ئەم پاڵەوانێتیا بۆ ماوەی 5 کاژێری داهاتوو بخێنێت لەبەرەوەی ڕکابەرێکی یەکجار زۆر بەهێزەیە یاریزانان ئاسەندەیەکە و نزیکە و ڕکابەرێکی زۆر دەبینرێت لە هەمان کاتدا دەمەوێت ئاماژە بۆ بکەم ئەگەر وشیار دیمەنی بەڵێ دەمەوێت ئاماژە بۆ بکەم وشیار دیمەنی سیر بکەن لەگەڵ بینەران ژمارەیەکی زۆری هەواداری بەڵێ دەمێت ئاماژە بۆ بکەم وشیار ئەگەر هاوکارم بی سامان دەمێت ئەو دیمەنەی هۆڵەکە ببینن کە ئەمساڵ ژمارەی هەواداری وەرزشی یاری لەشجوانی لە شاری هەولێر یەکجار زۆر بۆ خەڵکیشتی زۆر هاتووە بۆ بینینی ماسوولکەکانی لەشجوانانی شاری هەولێر کە گەرموگوڕێکی زۆر دەبینێت سامان بڕوا بکە لە کاتی نمایشکردنی یاریزانە هاندانێکی زۆر دەبینێت گەرموگوڕێکی زۆر دەبینێت ئەمە ژمانە ئەوە دەگەێت محەممەد بێگومان دیگەشتێن داهاتیان ڕووداوێدا ئەمە زانیاریان زیاتر ژتە وەربگرن و چاوەڕێی راپۆراتە بن لەسەر ئەنجامان وێ قارەمانتی گەلەی سپاس بۆ زانیاریانتە